گەڕی کودەتا سەربازیەکەیە لە تورکیا ئاکەپەیش بەرهەمی ئەو کودەتایە بەردەوامیش بە ڕێبازی کودەتاچیەکان دەدات. بەرەبەیانی ڕۆژی 12 مانگی نوێی ساڵی 1970 بە سەرۆکایەتی کەنعان ئەڤرەم کە سەرۆکی گشتی سوپای تورک بوو کودەتا پێکات و کەنعان خۆی کردە سەرۆک کۆماری دەوڵەتی تورک و تەواوی وڵاتیشی خستە ژێر ڕەحمی پۆستاڵی سوپاوە هەرپاش چەند خولەکێک لە دەستپێکردنی کودەتای سەربازی دەست بەسەر تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندندا گیرا و پاشانیش بارەگای پارلەمان گەمارۆ درا و دەستی بەسەردا گیرا. ئیتر لەو ڕۆژەوە دەستوری تورکیا هەڵوەشایەوە و هەڵمەتی ڕەشبگیری دەستی پێکرد تاوایی پارتە سیاسیەکان قەدەغەکران و دەست بە دەستگیرکردنی کادیر و بەرپرسانی پارت و ڕێکخراوەکانی ئەو وڵاتە کرا. لەو کاتەدا ئەشکەنجەی سەر زیندانیان گەیشت بوویە ئاستێکی وەها دوڕندانە کە ڕەنگە لە مێژووی مرۆڤایەتیدا ڕووی نەدابێت. کودەتاچیەکان تەواوی تورکیا و باکووری کوردستانیان کردە سەربازگەیشی گەورە و هیچ مافێکی مرۆڤ باسی لێوە نەدەکرا. لە ماوەی چەند ڕۆژێکدا 650,000 کەس دەست بەسەر کران و بە هەزارانی تریش دەستگیر کران. سزای لە سێدارە دانیش بۆ 7,000 کەسرا. پاش دادگایی 50 کەسیان بە بەرچاوی هاوڵاتیانەوە لەداردا بە کوردی و کورمانجی. کودەتاچیەکان زیندانەکانیان پڕ کرد لە شۆڕژێڕی کورد و تورک و وڵاتیان کردە سەربازگەیشی گەورەی کراوە. ئامانجی سەرەکی کودەتاچیەکانیش لە ناوبردننی تەبگەری ئازادی بوو. کەنان ئەڤرەن و هاوڕێکانی هەموو هەوڵی خۆیان خستە گەڕ بۆ ئەوەی تەبگەری ئازادی کوردان لەناو ببەن و لە ڕاگەیەندراوەکانە دەیانوت لە چەند ڕۆژی داهاتوودا کۆتایی بە تەبگەری کوردان دێنین. بەڵام تەبگەری ئازادی کورد بە قەرەمانێتی و کادیر و پێشنگانی خۆی با بەرخۆدانی مێژوویی ئەفسانە ئاسا شکستیان بە ئامانجی کودەتاچیەکان هێنا. خوێندکارانی قوتابخانەکەی ئۆجالان و گەریلاکانی ئازادی بوونە هیوای گەلانی تورکیا بۆ هێنانەدی ئازادی و دیموکراتی ڕاستەقینە. ڕۆژ بە ڕۆژیش ڕیزەکانیان فراوانتر دەبوو. پەکەکە کارێکی وای کرد کە کاتی مردنی کەنعان ئەڤرەم هیچ کەسێک خۆی بە خاوەنی لاشەکەشی نەکرد. بە لێهاتووی کادیران و پێشنگانی پەکەکە و بە ژیرەتی ڕێبەرایەتی ئەو تەبگەرە دوجار دەوڵەتی تورک ناچار کرا کە ئۆجەلان و ڕێخستنە کوردەکان بە مخاتب بگرن. ئێستاش فاشزمی یاکەپە هەمان سیاسەتی فاشزمی کەنعان ئەڤرەم درێژە پێدەدەن. دەڵێن لە تورکیا یەک نەتەوە یەک زمان و یەکگاڵا هەیە. ئەوەش لەبەرەوەیە کە ئاکەپە بەرهەمی ئەو کودەتایی کەنعان ئەڤرەمە.